هەڵمەتی سێشەمەکانی نابوو ئیعدام لە 61مین هەفتەیدا زیاتر لە 1150 ئیعدام لە ساڵی 1403دا 85% ئیعدامەکانی ساڵی 1403 لە سەردەمی سەرۆکۆماری پزیشکیاندا ئەنجام دراون. ئەم ئامارەوە نیشان دەدات کە گۆڕینی باڵەکان لە پێکهاتەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا کاریگەری لەسەر کەمکردنەوەی ئیعدامەکان نەبووە و سیاسەتی سەرکوتکردن و لابردن بەردەوام. زیندانیانی هەڵمەتی سێشەمەکانی نابوو ئیعدام لە سێشەمەی 5 خاکەلێوە بەرابەر بە 25 مارس بۆ 61مین هەفتەی بەردەوام بە ناڕەزای دەربڕین لە بەکارهێنانی سزای مەرگ لە زیندانەکانی ئێران و بەکارهێنانی ئیعدام لەلایەن حکوومەتی کۆماری ئیسلامیەوە بۆ سەرکوتکردنی کەمینەکان و دەنگە ناڕازی و دژەکان دەستیاندایە مانگرتن لە خواردن. هەڵمەتی سێشەمەکانی نابوو ئیعدام بە بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوێک لە یەکەمین سێشەمەی ساڵی 1404 هەتاویدا راپۆرتێکی ناخەژێنی لە شەپۆلی ئیعدامەکان لە ساڵی 1403دا نووسیوەتەوە. بەپێی ئەم ڕاگەیەندراوە لە ماوەی ساڵی ڕابردوودا زیاتر لە 1150 زیندانی کە حکمی ئیعدامیان بەسەردا سەپێنرا بوو لە زیندانەکانی سەرتاسەری ئێراندا لە سێدارە دراون. لە نێو ئەم ئیعدامانەدا 135 کەس لە هاوڵاتیانی بەلوچ و 104 کەس لە هاوڵاتیانی کورد قوربانی ئەم خولی مەرگە بوون. لەم ژمارەیە 5 زیندانی سیاسی و عەقیدەتی لە سێدارە دراون و 8 کەسیش لە بەرچاوی خەڵک و بە شێوەیەکی سەدەکانی ناوەڕاست هەڵواسراون، شێوازێک کە هەمیشە بەکاردانەوەی بەرفراوانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە بەرەو ڕووبووەتەوە. ئەم هەڵمەتە جەختی کردەوە کە 85 لە سەدی ئیعدامەکانی ساڵی 1403 لە سەردەمی سەرۆکۆماری پزیشکیاندا ئەنجام دراون. مامارە نیشان دەدات کە گۆڕینی باڵەکان لە پێکاتەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هیچ کات هیچ کاریگەریەکی لەسەر کەمکردنەوەی ئیعدامەکان نەبووە و سیاسەتی سەرکوتکردن هەروە درێژەی بووە. بە هەمان بۆنەوە هەڵمەتی سێشەمەکانی نابوو ئیعدام ڕایگەیاندووە کە لە 61مین هەفتەی چالاکیەکەیدا لە سێشەمەی 5 خاکەلێوەی 1404دا زیندانیان لە 38 زیندان دەست دەدەنا مانگرتن لە خواردن. هەڵمەتەکە لە کۆتاییدا داوای لە هەموو ڕێکخراوەکان و چالاکانی مافەکانی مرۆڤ و مەدەنی کردووە کە لە ساڵی نوێدا بە جدیەت و کاری کردەی ترەوە دژی حکمی دژە مرۆڤانەی لە سێدارەدان هەنگاو بنێن و بۆ کۆتایی هێنان بە پەتی مەرگ هاوکاری بکەن. لە درێژەی پرۆسەی ئیعدامەکاندا ڕۆژی یەکشەممەی 3 خاکەلێوە حکمی لە سێدارەدانی ئەحمەدی یار محەممەدی کە پێشتر بە تۆمەتی کوشتن بە قساسی نەفس سزادرا بوو لە بەرواری 23 ڕەشەممەی 1403 هەتاویدا لە زیندانی دوورود جێبەجێکرا. بەپێی راپۆرتی ئۆرگانی هەواڵی کۆمەڵی چالاکانی مافەکانی مرۆڤ لە ئێران، یار محەممەدی پاش دەستگیرکردنی لە دادگای تاوانکاریدا بە ئیعدام سزادرا و لە کۆتاییدا حکومەکەی لە دوا ڕۆژەکانی ساڵی پاردا جێبەجێکرا. مایساتۆ راپۆرتەری تایبەتی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان لە کاروباری ئێراندا یەکەم راپۆرتی خۆی لە سێشەمەی 28 ڕەشەممەدا لە ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان پێشکەش کرد. مایساتۆ لەم راپۆرتەدا تیشکی خستووەتە سەر 4 تەوەری سەرەکی لە سێدارەدانە بەربڵاوەکان، جیاکاری سیستماتیک دژی ژنان و کەمینەکان، نەبوونی شەفافیەت و سەرکوتکردنی دژبەرانی کۆماری ئیسلامی. ئەو لەو راپۆرتەکەیدا ڕایگەیاند ئێران بە زیاتر لە 900 ئیعدام لە ساڵی 2024 زاینیدا بەرزترین ڕێژەی جێبەجێکردنی حکمی ئیعدامی بەپێی دانیشتوان لە جیهاندا هەبووە و خێرایی ئەم ئیعدامانە بەردەوام لە زیادبووندایە. بە وتەی ساتۆ نزیکەی 50 لە سەدی ئیعدامەکان پەیوەندیان بە تاوانەکانی پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکانەوە هەبووە و ئەوانی تر زۆربەیان تۆمەتی وەک کوشتن، تاوانە ئەمنیەکان و سێکسیەکان لەخۆ دەگرن. راپۆرتی ساتۆ هەروەها جەختی لەسەر هەڵاواردن دژی ژنان و کەمینە نەتەوەی و ئاینیەکان لەوانە بەلوچەکان، کوردەکان، عەرەبەکان، بەهاییەکان، کریستیانەکان و سونیەکان کردوێتەوە. بە وتەی ئەو
ئەم گروپانە بەرەو ڕووی دەستگیرکردنی خۆسەرانە، دادگایکردنی نەعادڵانە و دەرکردنی حکومەکانی ئیعدام بوونەتەوە. لە خاڵە گرنگەکانی تری راپۆرتەکە لە سێدارەدانی سیژن لە ساڵی ڕابردوودا و تۆمارکردنی 179 حاڵەتی ژنکوژی بوو. ساتۆ هەروەها ئاماژەی بە نەبوونی شەفافیەتی تەواو لە ئێراندا کردو گوتی تەنیا 10% لە سێدارەدانەکان بە شێوەیەکی فەرمی ڕادەگەیەندرێت. لە کۆتاییدا ساتۆ گوتی سەرەڕای سەرکوتکردنی توند خەڵکی ئێران هێشتا مقاومەتێکی بەرچاو لە خۆیان نیشان دەدەن و ئەمەش نیشانەی وشیاری زیاتر و بڕیاری ئەوانە بۆ بەرگریکردن لە مافەکانیان.